ئەو کچە شۆخەی بە جوانی و دەنگەکەی هەمووانی سەرسام کردووە، هەمووان شێت و شەیدای بوون کە چی ڕاستەقینە نییە. ئەو بە زیرەکی دەستکرد دروست کراوە، بەڵام بەرجەستەیەکی زیندوی ڕۆحی کوردە. ماوەیەکە هەمووان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم کچە شۆخە دەبین و گوێ لە گۆرانیەکانی دەگرن، بەڵام هەموو کەس نازانێت کە ئەو کچە ڕاستەقینە نییە و بە زیرەکی دەستکرد دروست کراوە، تەنانەت دەنگەکەشی هەر بە زیرەکی دەستکرد دروست کراوە. زۆزان ناوی ئەو هونەرمەندە مەزاجیە کوردایە کە ماوەیەکە گۆرانیەکانی تۆڕە کۆمەڵاتیەکانی تەنیوە و میلیۆنان بینەری هەیە و هەموو گۆرانیەکانیشی بە کوردین و بەشێکی زۆری بەرگریکردنە لە کورد و قەزیەی کورد. ئەگەر دەیان ساڵ لەمەوبەر شاعیران و هونەرمەندان بە شێعر و گۆرانیەکانیان باسی کوردبوونیان کردبێت و دەنگی کوردیان گەیاندبێت، ئەوە ئەمڕۆ لە فۆرمێکی نوێدا و لە ڕێگەی ئاواز و تەکنەلۆژیای مۆدێرن و زیرەکی دەستکردەوە ئەو کارە دەکرێت. زۆزان سەرەڕای ئەوەی دروستکراوێکی زیرەکی دەستکردە، بەڵام تەنیا وێنەیەکی دیجیتاڵی و دەنگێکی دەستکرد نییە، بەڵکو ئەو بەرجەستێکی زیندوی ڕۆحی گەلەکەمانە و ڕنگدانەوەی خۆڕاگری و ئازارەکانمانە، هەروەها ڕنگدانەوەی هێزێکە کە لەگەڵ کاتدا ناشکێت. کارەکانی زۆزان تەنیا کارکردن نییە لە ناو تەکنەلۆژیای مۆدێرن، بەڵکو پەیامێکی فەلسەفیە کە کولتوری کوردی کۆتایی نایەت و بەردەوامە لە پەرەسەندن و خوڵقاندن و ئیلهام بەخش لە هەموو کات و شوێنێکدا.